بسم الله الرحمن الرحيم. تابعيني خوشويست أو كاتثان باش أمن ما وصل رسولم راهنا من بواريق شيء مروي هروها بريوبري آمادي جاري نوي أهليم بهم خوشا خوش حالم أو رولا خصمت زنابتان سلب خلق سلوبينس خلق بيك ودبين بهم خوشا عندك بيرو راي تازة عندك بيروكا بيك وبقوازينوا باعتباري أو زنابتان جنزن أو جوانن قناغشي هستيار لتمني أساي خوتان دجين و چەندین ساڵ و قۆناغی دیکەی گەورە چاوەڕێت هەندەکە لە ئێستا واگەر خۆمان ئامادەکەین لە داهات و بەرهەمی زۆر گەورەمان بەدەست دەکەوی. پێش دەست بە قسەکان بکەم یەک گەنجێکی وەکی زەنابتان داوا لە بابی خۆی دەکات دەڵێ فیلێکم لە بۆ بکڕا. بەسکە فیلێک تەبعا فیلی گەورە نەوایە ئەویش بەسکە فیلێکی لە بۆ دەکڕی دیارە مەزرعەشی گەورەیان دەبی چ بکە هەتا ئەو بەسکە فیلە نەڕوە ئەو بەخێوی کا گەورەی کا وردە وردە ئەمە پێ دەڵێن ماڵی بکە وایە سدەکە بەڕێینگۆ چ بکاتە ئەو بەسکەفیلە تەعوان ڕۆژ بە ڕۆژ بەسکەفیل لە خۆی گەورەی ئەسڵن بەڵام ڕۆژ بە ڕۆژ گەورەتریش دەبی سدەکە بەڕێینگۆ پەتەکی قورس یان درێژ لە پشتی بەسکەفیلەکەی دەبەستی لە دووری چەند سەد مەترێک پارچە ئاسنەکی زۆر گەورە کە وەزنی هەزاران کیلۆ دەبی لێی گیر دەکە لەبەر چ هەتاگەر ئەو فیلە بیەوێ بڕوە نەتوانی بڕوە ئەوە مەساحەشی فراوانیشی هەبی بەوەی کە بتوانانی لە خۆی هاتوچۆی بکە. دوای ماوەک 6 مانگ ساڵک 2 ساڵ بەسکەفیلەکە گەورە دەبی ڕۆژێشان بابی کوڕەکەی کە داوای لێ کردیە بەسکەکەی لە بۆ بکە دەڵێت سەفەرێک دەکەین بەڵام بەر لەوەی سەفەر بکەن دەسی ئەو پارچە ئاسنە گەورەی کە پشتی گرتیا لای دەبا کارتۆنێکی بەتاڵ لە شوێنی ویدا دەنێ هیچ وەزنی نییە و سەفەریش دەکا دەڕوا دوای چەند ڕۆژێک مانگێک دەگەڕێتەوە تەماشە دەکە بەسکەفیلەکە لە شوێنی خۆیتی کوڕەکە لە خۆی عاقڵ دەبی وەکی زەنابتان پرسیار دەکە دەرێ بابە لەبەرچە ئەو فیلە نەڕۆی خۆ کاتی خۆی ئەمە لە پشتی سندۆقی زۆر گەورەی ئاسماندا نەبوو هەتاوەکو نەڕوە کەسی ئێستا خۆ ئەو هیچی لە پشتی ئەگەر حرەکە بکە چی لێ دێ دەڕوا بە قەنەعەتی گۆڵاین بابی چ دەبی لە بۆ کوڕەکەی لەبەر چ فیلەکە نەڕۆیە هێشتا ماڵی نەبووە وای زانی هەر قورسە دەست چەپڵەک لە بۆ کوڕە باشەی باش یعنی چی وای زانی هەر قورسە با بە مەنایشکە باسیکەین یعنی ئەو فیلە بەرمەجە کرایە عەقڵی ڕاهێنرایە و نیشانی درایە و ئەویش باوەڕی بەخۆی هینایە ئەم مشکلەکە لێرانەیە بەوەی کە ئەمن ناتوانم جووزوڵێم ناتوانم حرەکە بکەم لۆ لەبەرەوەی لە پشتم چ هەیە ئاسنەکی زەبەلاحی گەورەکە هاتوچۆی من وابەستە دەکا بەداخەوە بەشی زۆری مرۆڤەکان ئێستا بە جۆرەك لە جۆرەکان لەو دۆخە دەژین یعنی ئەمن بە بیانوەک ئەتوو بە بیانوەکی دیکە بەوەی کە ئەمن توانایەکانی من سنووردارن لەبەر چ ئەگەر ئەوها بکەم ناتوانم پێم ناکرێ زەحمەتە نابی قورسە لەوانەیە ئاسنەکی گەورە لە پشتە خۆمدا نەبی ئێستا پرسیارەکە ئەوەیە ئەنگۆ تازە تەمەنتان 14 و 15 و 16 ساڵی وایە هەر یەکە لەنگۆ 70 ساڵی دیکە تەمەن دەکا 80 ساڵی تر لەوانەیە تەمەن بکە لەیانی کەم 6 ساڵی تر تەمەن دەکا باش ئەگە پرسیار لە ئێوە بکەم هەر یەک لەنگۆ لە پێناو ئەو 6 ساڵەی دی کە داهات و چاوەڕێ دەکا دەیەوێت چ بکە حتمما ئێستا ئەگە پرسیار بکەم بڵێم چەند کەس لەنگۆ دەیەوێ ئەو ڕۆژەی کە دنیا بەجێ دێڵی لە تەمەنی 80 ساڵی تەمەنتان 100 ساڵ دەبی شاڵە دەیەوێت چ لە پاشە خۆی بەجێبێڵی جێپەنجە و شوێن پێیەکانی وی چبی چۆن ناوی بمینێ خەڵک و باسی بکە لەسەر قەبران کە خەڵک دێن تەودیعەت دەکەن و باست دەکەن لە تازی کەسێ ڕۆژدا دەنیشن هەومان ئەو دێتە پێش چاومان و دێتە ڕێمان بەڵام ئینسانی ئازا و کوڕی زیرەک ئەو کەسەیە کە لە ئێستاوە ئیش لە بۆ 60 ساڵی داهاتووی خۆی بکە بەڵام ئەوە کو دەکرێ پرسیار لەنگۆ دەکەم ئەگەر ئێستا ئەمن بۆ نمونە عومرم تەمەنم لە 140 ساڵە وا دابنێن 6 ساڵی تر دەژیم چ بکەم هەتاوەکو ئەو 6 ساڵی تری تەمەنی خۆم پەشیمان نەبم بەرهەمم زۆربی دەستکەوتم باشبی وەکە دنیام بەجێهێشت ناوەکی گەورە بە گەورەی دنیا بەجێ بێڵم توێش و کۆ بکەم ئەخە چ بکەم تا توێش و کۆ بکەمەوە کاری چاکە باشە کو قەنەعەت بەخۆم بین کاری چاکە بکەم بڵێ كارثة كيف نبي يعني كم زارنا
باش دەست خۆش چیتر بەڵێ یەکێک لەڕ باش ئەمن ئەوڕۆ باسی یەک هاوچێشەتان لەو دەکەم ئەو هاوچێشە لە خەیاڵ و مێشی خۆتان بیسەسپێنن قایم بکەن ئەگەر ئیشتان لەسەری کرد چەند ساڵێکتر یەکتر دەبینینەوە گۆڕانکاری زۆر گەورە لە کەسایەتینگۆ دروست دەبی هاوچێشەکە دەڵێ ئەگەر مرۆڤک بیەوێ لە داهاتوو سەرکەوتووبی طبعا سەرکەوتنیش پێوەری خۆی ئاگدار بن ئەوە نەسەر خەڵک هەیە دەڵێ ئەمە سەرکەوتومە چ عیبم هەیە ڕاتبم هەیە و مۆزەف و خێزانم هەیە و منداڵم هەیە ئەوە خۆی پێوایە سەرکەوتوە بەڵام بە پێوەری حەقیقی بێی و عمری کەسەکە بین و بی پێوری بزانە ئایا ئەوەی کردێتی فعلان کەسەکە سەرکەوتووە یان کەسێکی نۆرمەڵە کەسێکی عادیە دوای ئەگەر وەختمان لە کۆتاییەکەی چڕۆکێک هەیە هی من سەر عادیلۆتان دەجێڕمەوە بەبیرم بینەوە باشە هاوشێشەکە دەڵێ یەک ئەگەر هاوشێتی کیمیایی تاخینی ئەوەیان گوتو لە زانست بۆ دەڵێ ئێش تو ئەو زائیدەن بۆ نمونە یەکسانە بەوە وایە هاوشێشەکە دەڵێ ئەگەر مرۆڤ لە بەتایبەتی لە تەمەنی ئێوە چکە تەمەنینگۆ ئێستا کەس ناڵێ من گسکەم ئاگدار بم لێرەوە بناغی کەسایەتی تو دروست دەبی لێرەوە ئەتو بنیاتی شخصیەتی خۆت دروست دەکەی چی ئێستا فێری دەبی دەیکەی دووبارەی دەکەیەوە ئەوە هەموو دەبیتە بەشێک لە کەسایەتی گەورەی تو لە داهاتوو ئەو زاتو ئێستا ئەو تەسەڕوف و کردوانەیە کە دەیکەی بڵاوزەوە ئەم ساڵێکی دیکە لێ بیری دەکەم شتیەوەمان نییە هەمووی لەگەڵت دەگوازرێتەوە ئەگەر کەسێک لە ئێستاوە یەک هۆشیاری هەبوو هۆشیاری ینی بەعەرەبی دەڵێن واعی یان واعی بوو ڕۆشنبیری گشتی بە نمونە سەبات دۆتان شی دەکەمەوە و لە دوای وی ئەو تواناو لێهاتووی و ئەو شارەزایی و ئەو کارامەی و ئەو مەهاڕانەی کە خوا بە هەموو ئینسانەکان دەبێت جیاوازی هیچ کەس نییە نەیبی بەکاری هینە پێتان سەیرەوەیە بەڵام خەڵکەکی زۆر ئەو کارامەیانی خۆی بەکار ناینی بەداخەوە دەگوترێ ئەنشتاین 102 تا 103 عەقڵی خۆی بەکاری نایە ئەوجا ئەو هەموو ئیبداع گەورەی کردێ لە دنیا ئەگەر کەسێک زیاتر بەکار بێنێ چ بکە یەک هۆشیاری دوو بەکارهێنانی توانا و لێهاتووی تاکە کەسی کە خوا پێیداوی و هەموو کەس هەیتی کەس پێیوان نەبینیتی ئیلا ئەڵڵاهومە کەسێک لە ڕووی عەقڵی ناتەواو بی و سێ بڕیار و هەڵبژاردەی دروست نەتیجەی ئەو سێ چییە ئەو هاوشێشە هۆشیاری توانا و لێهاتووی بەکارهێنان ئەو دوای هەڵبژاردەی دروست ها یەکسانە بە بەرهەم بە دەستکەوت بە گەورەیی بە ناوبانجی گەورە بە قیامەتی گەورە بەوەی هەتا دنیامایە ئێستا پرسیارێکتان لێ دەکەم چەند خەڵک هەیە مردیە ئێستا ساحێبی ئەو کتێبانە 185 مردینە لە ژیان نەماون وایە 120 ماون بەڵام ئەمن تو دێن کە زیندین بەرهەمی ئەو مردیانە دەخۆین و لە بەرامبەریشی 180 خەڵکی ئێستا زیندیە نانی دەخوا ئاوی دەخوا حەیون یورزەق بەڵام بە مردی حیسابە لۆ لە بەرەوەی بەرهەمی نییە ئەها دەڵێن ئەسکەندەری مەقدۆنی کاتی خۆی کە دنیا هەموو داگیر کرد سوە شوێنێکی لەسەر قەبرستانی نووسرا بوو تەمەنی ئەو پیاوە ئەو ژنە ئەو نازانم گەنجە ناوی نووسرا 5 ساڵ ئەوەیان 10 ساڵ ئەویان 15 ئەوە 6 ئەوە 7 لە شوێنی خۆی ڕاوەستا گوتی دەبی کەس لە من زاڵمتر هەبی لەو دنیاە ئەو خەڵکی بە منداڵی کوشتبی گوتیان ناگەورم لێرە لە وڵاتە دەستوری ئێرە عمری ئینسانەکان بە عەتا حیساب دەکرێت بە بەخشین ئەو پیاوە عمری 80 ساڵ بووە بەڵام لە خلالی 80 ساڵی تەمەنی خۆی بەس 10 ساڵی بەکەلکی هەبووە 5 ساڵی هەبووە کە شتی پێشکەشی خەڵک کردی ئەوی دی هەمووی نووسم بووە هەمووی خواردن بووە هەمووی چوونە بازار بوو هەمووی ناو تەکسی بوو هەمووی پێشی تەلەڤیزۆن و مسەلسەل و ئێکسبۆکس و پەبجی و چیپشی ئەوەی هیچ عەتا نییە عەتا ئەوەیە کە تەقدیمی خەڵکی دیکەی دەکەی کە خەڵکی دیکەی لەسەر بنیاد دەنێی وایە کەواتە پێوەری سەرکەوتن ئەوە نییە کەم لە بۆ خۆمی دیاری بکەم کۆمەڵک پێوەری منطقی هەیە باشە حەزمان لێ سەرکەوتوو بین هەمومان پێمان خۆشە بەڵام چەندمان لە پێناو سەرکەوتن ئیش دەکەن گوتمان هەنگاوی یەکەم بەشی یەکەم لە هاوچێشەکە بریتێ لەوەی کە چمان هەبی شوێ لە بیریمایە هۆشیاری واعی بین واعیمان هەبی واعینی چی چه پێم دەڵێ ینی من ئەگەر مەوێ ینی چ بە هۆشیار بووم چ بە ئاگام ینی نەنووسە بم نەنووسە بم نانە باشتر لەوە دەستخۆش بزانم چ دەکەم لەوە باشتر
ئەمن کە بە ئاگا بم وایانی چ بم جیاوازی من لەگەر کەسێکی بێ ئاگا نائاگا چییە بۆ نمونە ناواعی چییە زیر ئەوە بە فەقەری دووەمە باشە ئەو دێنە سەر لە هاتووی لەوێ دەگەڕمە سەرەوەی بەڵام خاڵی یەکەم کە دەڵێ واعی بین واعیمان هەبی هۆشیار بین دەبی ئەمن لە قەدیم لە فەلسەفەی کۆنی یۆنان لە زمانی ئەرستۆی دەڵێ هەنگاوی یەکەمی سەرکەوتنی مرۆڤ لە چێ دەست پێ دەکا لە خۆناسین یا ئەیها الئینسان اعرف نفسك خۆ ئەگەر بگەڕێنەوە سەر ئایەت و حەدیثی قودسی دەیانمان هەیە کە باسی دەکا ئەی ئینسان خۆت بناسە تو چی خۆناسین ئەو نییە کە ئەمن ناوم ڕەسوول و بابیشم حەمەدە و نازانم سیج دەکەم و چەند منداڵم هەیە ئەو خۆناسینەکی بایۆلۆجی و فسیۆلۆجیە خۆناسین چییە حقیقەتی خۆناسین ئەوەیە کە ئەمن بە ناخی خۆمدا شۆڕ ببمەوە باشە خاڵە بەهێزەکانی خۆم بناسم ئەمن لە چ خاڵک بە قووەتم لە شتێک بەهێزم چ سیفاتێک لە مندا هەیە کە دەبی ئیشی لەسەر بکەم ئیش و لە بەرامبەریشی هەندێک خاڵی دیکەی لاوازم ڕەنگە هەبی پێویستە وەلایان بنێم لە بیریان کەم بەداخەوە مەچ دەکەیت خاڵی بە ئێستا ئەنگۆ ئەگەر وەرەخە کاتمانی ئەگەر ناوەڕەخم دەدا جەنابتان هەرێک خاڵە بەهێزەکانی خۆی بنووسیبایە و لە بەرامبەریشی خاڵە لاوازەکانی بنووسیبایە دڵنیام لیستی بەهێزەکان زۆر زیاتر لە لاوازەکانە بەڵام تو نایبینی یەک خاڵی لاوازت هەیە دەڵێ ئەخرە من فێر نابم ئەخە ناتوانم ئەخە نازانم ئەوە چکە لاوازە بەڵام لە بەرامبەری دایانی دیکەت هەیە لەبەروی ئەمنە ناین ئەمنوت و چ بکەین ئیش لەسەر ئەو خاڵە بەهێزانی خۆمان بکەین هەتا وردە ئەوەندە بەهێز دەیبینین لاوازەکانمان هەر لەبیر دەچی هیچ کەسێک لەسەر گۆی زەوینێ کە کامڵ بی کەمال هی خوایە هەمومان نەقسانی و کەم و کورتیمان هەیە بەڵام لۆ ئینسانێک دێ ئیشی زۆر گەورە دەکا بەرهەمی زۆر گەورەی هەیە لەگەڵەوەش کەم و کورتیشی هەیە بەڵام ئەو هاتی خۆی ناسیە بەرۆ ئەگەر ئێستا لەو تەمەنە هەر یەک لەنگۆ ڕۆژی یەک چارێک 10 دقه نیو سعات 5 دقەش دابنیشی بەس بیر لە خۆت بکەوە تو چی لۆ هاتی دنیا بەرەو چێ دەڕۆی دوای خاڵی بەهێزی من چییە ئەمن دەمەوێت چ بکەم کە دەگەێت تەمەنی من ماندوو ناوی کە دەگەێت تەمەنی من 2 بە قەدەر و 10 بە قەدەرە من بەرهەمی پێشکەشی خەڵکی دیکە دەکەی و دەیان دەستکەوتی گەورەتر دەبی بەداخەوە ئەمە دەگەینە مامۆستا هەیە تەقاعود دەبی لە عمری 62 ساڵی سەردانی دەکەین پیرۆزبایی لێ دەکەین دەری وەڵی خۆزگە مامۆسایەتیم نەکردبە لۆ دەری تازە دەزا من بە کەچی مامۆسایەتی نەداهاتم پاش ئەوەی کە 62 ساڵی تەمەنی و خۆی لە مێهنەک سەرفی کرد لەگەر لێ هاتووی و توانا و شارەزایی و کەسایەتیوی نەدەگونجا ئەوجە دەبی چەند جیلی وێران کردبی دەبی چەند خەڵکی بە هەلاکەت بردبی ئەدیکەر ئەمن زانیم خاڵە بەهێزەکانی من کامانن و توانایەکانی من لە چ بوارەکن هاتم ئیشم لەسەری کرد ئیش کە ئیش لەسەری کرد چی لێدەی گەورە دەبی وردە گەورە دەبی لە کۆتاییەکەی ئەمن بەوە دەناسرێمەوە خەڵک هەیە قسەکەرێکی باشە ئەنتۆنی ڕۆبزمان هەیە ئەمریکیە دەڵێ ئەمن حەرەز بووم لە بینایەک لە باڵەخانەك حەرەز بووم ڕۆژێکیان خەونەکەم لە بۆ هات وەکو نمونەک لە بۆتان دەژێڕمەوە لە خەونەکەی ببوومە خاوەنی باڵەخانەکە کە حەرەسم ئێستا بەفعلی و خاوەنی ئەسڵی باڵەخانەکەش ببوو بە حەرەسی من ئەو پێ دەڵێن خەونی حوشتریەوە نییە چەند نامەنتقە باڵەخانەی دەنهۆمی لە ئەمریکا لە نیویۆرک باش دەڵێ بەیانی دووسێ ڕۆژی پسوومە لای ساحب بینایی گوتم ئەم نەویشە بەجێ دێرم لەبەرەوەی گوتی لۆ بەجێ دەری کاکە تو ئەسڵەن سڕاتیبی دیکەت هەیە گوتی هیچم نییە بەڵام دەڕۆم بەجێ دێرم تی آخر پەشیمان دەبی دوای بڕۆی ئەمن ورت ناگرمە گوتی نەخێر ئەمن شتێک هاتە خەیاڵم بەجێ دێرم و دەڕۆم تو ڕۆیشتم بەڵام کە دەڕۆیشتم ئەمن دەمزانی یەک خاڵ لە کەسایەتی مندا هەیە نقطەشی قووەتی خۆمم دۆزی بووەوە دەمزانی چم هەیە بریتی بوو لەوەی کە قودرەی ئیقناعم هەیە دەتانم خەڵکی قەنەعات پێبینم بڵێم ئەوە ڕەشە و ئەسڵ دەستی بێت و قەنەعات بۆ بینی تو ڕۆیشتم چوومە کۆمپانیایەکی هاتیمە ئەمن هیچ پارەم نییە بەڵام هەندێک شتم پێ بدا دەچم دەفرۆشم بە نسبە هەندێک لە بۆ من بەنیوە چەند کۆمپانیایەکەم کرد کەس پێی نەدام هەموو دایان گۆ کاکە ئەو ئاخریکە ئیفلاس ئاخری چوومە لای کۆمپانیایەک وتی وەڵام من ئیفلاسم کردیە هەر کردیتم گۆرە تو ئەم ئەشیانە بە ئەگەر فرۆشت و قازانج کرد هیناتەوە ماڵەت ئەوە بنەشتن ئەگەردنت ئازابی دەڵێ ڕۆیشتم فرۆشتم و نسبەکەم قازانج کرد و خۆم گرت پاش 2-3 ساڵی انتخاباتی ئەمریکا دەستی پێ کرد ڕئیسی ئەمریکا چی دەوێ لۆبیش انتخاباتی دەوێ خەڵک دیعای لە بۆ ڕئیسی ئەمریکا بکە هەتا دەربچی
چوومە ناو جەماعەتی گوتم دەکری ئەمیش بێم بەگەر جەماعەتی ڕئیسی گوتیان وەرە فەرموو دیعای کە بەڵام بەلاشە هیچ پارەی تێدا نییە مشکلەمان نییە بەگە جەماعەتی ڕئیسی کەتم و دیعایم کردو ڕئیس دەرچوو ڕئیس بۆ ڕئیسی ئەمریکا پاش 4 ساڵی دیکە کە ڕئیس دووبارە تەرشیح دەبیتەوە لە بۆ دەورەی دووەمی دەگەڕێ چێ کاتی خۆی زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەوەی دەنگ لە بۆ ڕئیسی خڕکاتەوە یەک لەوان ئەو پیاوەیە لە دوی دەنێرن دەڵێن دیسان ئەو جارەش دیعامە دەڵێ بەڵام ئەو جاری بە پارێکی ئەوم دەدەیکەم حاصل 10 ساڵ ڕەت دەبی ئەو پیاوە عەردێکی دەکڕی باڵەخانەی 12 نهۆمی دروست دەکا دەچی تۆ لای ساحیبی کۆنی باڵەخانە خۆی دەڵێ هاتیمە باڵەخانەکەت لێ بکڕم طبعا ئەوە خەون نییە ئەو چیرۆکەچی حەقیقیە سەناوەکەتان دەدەمێ لە ئینتەرنێتی بنووسن دەڵێ هاتیمە لێت بکڕم ئەویش دەڵێ ئەم نافرۆشم دەڵێ چەندت دەوێ دەدەمێ دەڵێ چەندم بدێ نادەمێ ماڵی خۆمە ئێ باشە یا دەڵێ وەرە باڵەخانەکەم هەیە بگۆڕینەوە دەڵێ لۆ دەچی باڵەخانەکەی دەبینی تەماشا دەکە منتقەی نوێترە لەوی و 2 نهۆمیشی لەوی زیاترە دەڵێ خێرە دەگۆڕی دڵ کەیف خۆمە باڵەخانی خۆمە دێگۆڕمەوە پێک دێن لەسەر ئەوەی ئەو دەقاتێ بە 12 قاتەکەی بگۆڕیتەوە بەڵام دەڵێ یەک مەرزم هەیە دەبی ئەو ببیە حرەس لەو باڵەخانەیەکە ئەم لێ دەکڕم دەڵێ شتی وا ناکەم ئەم کابراژی بزنسمانم معقولە باڵەخانەی 12 نهۆمیابی بمە دەڵێ ئەوەی تێدا ئەگەر نە دلو ئیسرار دەکەی لەسەر ئەو مۆزوعی دەڵێ وەرە کاتی خۆی ئەمن حرەسی توم ئەلۆ باڵەخانە 10 ساڵ بەر لە ئێستا ئەم ناوم فلان کەسا خەونەکەم دی ئەوە خەونەکەی خۆم جێبەجێ کردی بەڵام فەقەرەی دووەمی ئەوەیە کە تو بکەمەوە حرەس پیاوەکە دەڵێ مادەم ئەوەندە ئینسانێکی بە زۆر ئەدبووی باشە بەبێ مقابل 3 ڕۆژان دەبمە حرەس لە باڵەخانەکە ئەو پیاوە ئێستا لە ژیان مایە بنووسە ئەنتۆنی ڕۆبنس ئەم کتێبەکانی لە ماڵە هیتم زۆرم هەیە کتێبەکی پار هەبوو 900 لاپەڕەیە المال إتقان اللعبة أو عنوانە کەتیبە عەرەبی دەڵێن لە ئەمریکا جاری وایە قسە دەکا بە $1 ملیۆن دەزانین دەکا چەند 1 ملیۆن 100 دەفتەر یعنی قاعەتی گەورەی 5000 کەسی لەوانە پێتان سەیربی شەریکەک دێ 20,000 کەسی کۆ دەکاتەوە 1 ساعات ئەنتۆنی ڕۆبنس قسەیان لە بۆ بکە پێدەڵێ مدەریب الأداء العالی بەس قسەیان لێ دەکە پیاوەکی کەڵەگەتی گەورەی دەنگزل جەراگن لە یوتیوب بەس بنووس ئەنتۆنی ڕۆبنس ڤیدیۆکانت لە بۆ دەی باشە چ لەوەی لەو پیاوە کرد ئێستا کۆپتەری تایبەتی خۆی هەیە یەکە لە حرە عیملاقەکانی ئەمریکا و لە ژیانیش مایە عمریش هەر تەمەنەکانی مەیە چوەی لەو پیاوەی کرد بگا بە ڕۆژێ بەڕە ئینگۆ یەک خاڵی خۆی دۆزیەوە کە بریتی بوو لەوەی هۆشیاری دەیزانی قودرەی ئیقناعی هەیە ئەتو قسەکەرێکی باشی قودرەی ئیقناعت هەیە دەتوانی باش بخینی ئەوی دیکە توانی خزمەت بکە چ سیفاتێک لە تودا هەیە گرنگە بیدۆزیەوە و ئیشی لەسەر بکەی عەرەب دەرێ سەقلی بکەی ها چەمەند توتا کە سەقلی دەکا لوسی بکەیت تاوەکو ئیشبی بەڵام ئەگەر وا نەکەین بەدەیان خاڵی بەهێزەوە دەچینەوە ژێر زەوی دوایی و دنیاش بەجێ دێڵین بەشی دووەم ئەوەی کە ئەو کاکە گوتی بریتە لەوەی کە توانا و لێ هاتووی خوا کە ئینسانی دروست کردیە بەبێ جیاوازی بە هەموو ئینسانەکان تاقە و توانێ زۆر زۆری بەخشیە ئەمە پێ دەڵێن کارامەیی مەهارە کو کەسێک ئێستا بۆ نمونە سیاقەت مەهارەیە سیارە هاژوان ئێسان گۆ دەزان سیارە باژۆن کەسەیە سیارە لێ بخوڕی ئای هاوارێش بەداخەوە لۆ ئەخۆ هەدە ساڵیتان تاوا نەکردە کو سیارە لێ دەخوڕم بەرحاڵ باش ئەمن کاتی خۆ کە فێرە ترۆمبیل بووم سیارە یەکەم جار نەدەوێرم ئەوردمەوە وایە تون سوکانم گرت و ئەو هەلای خوارێ ئەوجا ئەو هەم دەکرد ئەدی دوای پاش ساڵێک و 2-3 زاری وایە ستۆپەچی دەکەی لە جێیەک ستۆپەچی دەکەی نازانی لۆ کردت وەکو کردت خۆ ئەگەر نەتکردبایە قوڕت بەسەری پێشە خۆت دەکرد ئەو پێ دەڵێ مەهارە یعنی سرعەتی زۆر دەژۆی لێ ڕاهاتن خۆی ڕاهێنانە بەڵام دەر ڕاهاتن مەهارە یعنی کارامەیی لە سەرەتاوە هیچ ئینسانێک لە دایک نابی کارامەیی هەبی هەمووی بە مروری زەمن بە تێپەڕینی کات عەرەب قسەشی هەیە دەڵێ التیکرار ئوم المەهارە ئەنی چه معناکە تێدەگا التیکرار ئوم المەهارە یعنی دووبارەکردنەوە تقاتی قورآانی دەچەند لعلهم يتذكرون فذكر فإن الذكرى تنفع المؤمنين ئەو هەموو نوێژەی دەکەی ئەو هەموو ئەو تیکرارە وردە چ دەکا لە کۆتاییەکەی ئەمن دەکاتە خاوەنی مەهارە ئەم توانام هەیە ئەتوش هەتا بەڵام ئەم بەکاری ناینم ئەتو بەکاری دینی پاش 6 مانگ پاش 6 ساڵ پاش 10 ساڵ ئەمن و تو ئاسمان و ڕێسمانمان فەرخە لۆ لەبەرەوەی ئەتو ئیش لەسەر توانایەکانی خۆت کردیە ئەو مەهارەی ئەو کارەمەی خوا بە توویدایە
لدەستت نەڕۆیە بەکارت هینایە و دەڵێ ئەوەستە ماهیرە ئەوەستە نازم کارسازە کار نازم زانە لە چی هاتی هەمووی لە دووبارەکردنەوە کەس لە دووبارەکردنەوە بێزار نەبی وڵا جارە کردوم و دوو کردوم بەسە نە هەر جارێ دەیکەی عەرب دەڵێ في الإعادة إفادة وربما زيادة زیادە کە بەلایەن ئیجابیەکەی نەک بەلایەنە سلبیەکەی کەواتە بێزار مەبە لەوەی کە لەبەرەوەی مەهارە طەبیعەتی وایە ئەگەر ئەمن هەموو ڕۆژێ سەعاتێک تڕمە لێ نەخوڕم زمانی ئینگلیزی لەوانەیە سەعات و سەدان مفردات و مصطلحات و چی پێ دەرێن ئەوەی ئینگلیزی لەبەرە بەڵام ئەگەر کۆنڤەرزێشنی پێ نەکەی خلالی 6 مانگی ساڵێکی 2 ساڵیها بە زمانی محادەسە نەکەی لەبیری دەچیتەوە زمانیش مەهارەیە و محادەسە و قسە پێکردنە هەموو ئەوانەی تر بۆ دەبی لێ ئێستا ئەو تو پلانێک لە بۆ خۆت دابڕێژی وتمان هەنگاوی یەکەم بێ چ بکەی بێ خۆت بناسی ئەگەر خۆت نەناسی یارمەتیت لە دایک و باوکت و مامۆسایەکت وەرگرت خراپ نییە بەڵام دوایی بێ ئیش لەسەر ئەو خۆناسینەی خۆت بکەی لە ڕێگای چێ لە ڕێگای بەکارهێنان و یان درێژەدان بە توانە و لە هاتوویەکانی خۆت ئەوجا هەر بوارەکە گرنگ نییە خۆمان نبینە دکتۆر و مهندس و مامۆستا و مەحامی ڕەنگە هەندێکمان دەبینە مۆسیقار هەندێکمان دەبینە ڕەنگە بەس بانجی دەدەین بانک ها ئێستا قاری هەیە لە دەوڵەتە عەرەبیەکان بۆ نمونە بەس قورئانی دەخوێنێ هەتا دنیا مایە ناوی دەمینێ وێ بەس مؤەزینە بۆ نییە تو ئیلا دەبی ئەمە بمە دکتۆر لە بوارەشی گرنگ ئەوەیە حەدیثێک هەیە زۆر خۆشە دەڵێ اعملوا كل ميسر لما خلق له معناها لك نمن يعني بوا ايش كان هل يكتان لبو يك شويني دياري كراو دروس كراينا شرط ني دو كس لبو يك شوين بن بعد زمك بن بعد دو برا يكتري بن رواني او وظيفه خوا امني لبو دروس كلهي تو زياوازا بلام ام بو دغم دتوانا بس ما شوينا يعني وتزو سحب دكم كواته هوشياري اگر صدقته او اقدر مكنو بس كم دروم احتمالا چه ساعتك دیاری کردو صدقته پێم بڵێ یەک هۆشیاری دوو بەکارهێنانی توانە و لێهاتی و کارامایی وردەوردا دەبیتە مەهارە کە مەهارە دروست بوو هیچ خەمن نەبی وەکو سیاقەکە تازە باسم کرد بە تەلاقەت قسان دەکەی سارەی لێ دەخوڕی بە هەفتەچی کتێبەشی 500 لاپەڕی دەخینیەوە ئەخر خەڵک هەیە دەڵێن دەمری وەزنی خۆی لە وەزنی کتێبەکانی کەمترە ئەدیکو بە وەگەیەگە مەهارە نەبی ئەگەر نووسین لە لاوی مەهارە نەبی بۆ نمونە بەڵام کو پێیگەیە شاعیرە شعری نووسیە داهەن هەزار بەیتی نووسیە هەتا دوایی خاڵی سێیەم لە هاوچێشەکە بریتە لە چێ لە بڕیاری درست بەداخەوە ئەوە گرفتی زۆربەی گەنجەکانی ئێستامانە پرسیارێکتان لێ دەکەم وا دایبنێن ئەو برادەری کامیرای ئەوە دار پرتوقالە باشە تەخەیولکەن ئەو پارستنە ڕەشەی بکەنە دارێکی پرتوقال دەبینن تەماشایکەن هەمووتان تەماشایکەن ئەوە دار پرتوقالە چار چۆلەکەی لەسەرە چار چێشکە لەسەر ئەو دار پرتوقالەینە سەیانیان بڕیاریاندا بفڕن چەند مایە لە جێ خۆی چەند دەمینێ یەک چار یەک چار دوو چار باشە تەواو دەست خۆش هەدەفەکە ئەوەیە دەڵێم چار چۆلەکە لەسەر دار پرتوقالەکەیە سەیانیان بڕیاریاندا بفڕن بەڵام هێشتا خۆ نەفڕینە هەر چار لە جێ خۆیتی کەواتە بڕیاردان بەتەنها هیچ فایدەی نییە وەختێک بڕیار گرنگە وەختێک هەڵبژاردە و خەیار گرنگە کە تو ئیشی پێ بکەیت جێبەجێ بکەیت تەنفیزی بکەیت لەسەری بڕۆی ئەدەڵێ وەڵای ئەمن یەکەمی ها گوتی چەند کەس 95 یەک مەجموعە کەس دەستی بەرز کردەوە ئەم دەبی ئەو ساڵە 95 بینم دەبی ئەو ساڵە دەستجی قورئانی لەبەر کەم کتێبی ئیمامی مالیک موەطەئە لە حەدیثەکانی لەبەر کەم دەیان بڕیار ئەو بڕیارە تەواو دەیدەی بەڵام بڕیار هەتا نەچیتە بواری جێبەجێکردن هەر لەسەر وەڕەقەی دەمینێتەوە کاغەزە و تەواو لەبەرەوە کە باسی هەڵبژاردنە و خەیار و بڕیار و جێبەجێکردنی ئەوە لە هەمووی گرنگترە بەدەستە خۆت ئێستا تو چاوەکانت بن و خێنە 20 ساڵی دیکە لە شوێنی منی عمرت بەقەدەر من لە شوێنی قسەم دەکەی لەوانەیە با 30 ساڵی دیکە بی باش لە ماوەی ئەو 30 ساڵی چت کردیە چ دەکەی هەمووی دێتەوەڕێت وەکو لە سەرەتاوە گوتم کەسایەتی هەر یەکەمان ئێستا پێک دێ لە کۆمەڵک خوو لە کۆمەڵک عادەت شێوازی نووستنت هەستانت بەیانیان و خواردنت و قسەکردنت هەڵسوکەوتت چوونە مەکتەبێت سواربوونی تڕمبێت هەموو ئەوی خۆوە هەمووی فێری بووینە بەڵام لە کۆتاییەکەی هەموو ئەو
خوانە کۆ دەبنەوە پێکەوە چ دروست دەکەن کەسایەتی ئینسانەکەی دروست دەکەن لەبەرەوە ئەگەر ئەتوو لە خەمی مستەقبەلی خۆت دای دەتەوێت داهاتوەکی جوانت ببی کەسایەتێکی بەهێزت ببی دەبی ئێستا ئەتوو دیقەت بدەی لە ناو دەستی تو لە ژیانی ڕۆژانەی خۆت ئەتوو چ دەکەی پرسیار لە خۆت بکە با بە نمونە باسی کاتی بکەین کاتەکانی خۆت کو سەرف دەکەی 6-7 سەعات دەخەوی 7-8 سەعات بەخەبەری 2-3 سەعات دەخۆی خەریکە ناخواردنی ساردە 5 سەعاتیکەتمە ئەو ساردە 5 سەعاتە لە چ دەڕوە هەر کەسۆ پرسیار لە خۆی بکە پەبجی دەکا تەماشای ئەکسبۆکس و ئەتاری دەکا فلیم و حەڵقەی دەکا خەریکی یوتیوبە خۆ دەیان چالاکی و ئەکتیڤیتیکەی هەیە کە خەریک پێ خەریک بی بەڵام ئەوانن کە لە داهاتوو ئەوە ئێستا تو بتێوێنێتەوێ ئەوە هەڵبژاردەی تووە و ئەوە بڕیاری تووە ئەوجا ئەمن کە بیدایەتی گوتم درست چێ بڕیارەدا دەبێت و خۆت بڕیار لەسەری بدەیت بۆم پێت دەڵێم بەڵام ئەتوگە قەنەعەتە لە بۆ دروست نەبوو کە ئەوە دروستە یان دروست نییە ناتوانانی بیگۆڕی کەواتە گرنگە ئێستا ئەوی ئەتوو ڕۆژانە دەیکەی ئەو بڕیارانەی دەیدەی ئەوەی کە جێبەجێ دەکەی و ئەو هەڵبژاردانەی کە هەڵت بژاردیە ئایا ئەو خزمەتی تو دەکا کەسایەتی تو لە داهاتوو بەهێز دەکا وات لێ دەکا شانازی و سەرفرازی بەخۆت بکەی و خۆت نیشانی خەڵک بدەی یانەوە تا خۆت دەشاری و خەڵک نەتبینی و پرسیارت لێ نەکا ئەو کەسێک کە ئەو ساڵ لەسەر ئاسی هەرێمی کوردستان یەکەم بۆ نمرەی بەرزی هینایە هەموو کەناڵ و قەناواتەکانی دنیا مقابلەی دەکەن وایە ئەدی ئەوەی کە دەرنەچوونە ئیمتیحانە چ دەکا پرسیاری لێ بکە بڵێ ڤیدیۆکەتانتی ئەوانە هەندێک ڤیدیۆ کۆمێدی هەبوو ئەوی کە کەسەکە هێشتا کارتی وەرنەگرتیتەوە ئەوزە خەبەری لە بۆ دەی ئەو تەلەفۆن دەکا ئەو دەکا دەڵێ چەندینە خۆی بزر دەکا ئەسڵ نایەڵی کاتۆ بزانی پۆلی 12 بووی بە نمونە کەواتە کەسایەتی زۆر لەوە گەورەترە کاتەکانی خۆت بەت سەرف دەکەی باشە و شێوازی ژیانی تو ڤیدیۆیەکەم جێڕاگرت زۆر خۆش بوو عەپیاوەژی عەسکەری ڤیدیۆیەکەیدا لە ئینتەرنێتی هەیە دەڵێ ئەگەر کەسێک بیەوێ ڕۆژەکەی بە تەواوی سەرکەوتوو بی سبەینێتە ئێوارە دوای ڕۆژی دووەم و سێەم ئەگەر بەیانی لە خەو هەستا ئەو بەتانیەی کە بەسە خۆی دادا بوو شەوێ پێخەوت بوو بەیانی هەستاوە قەدی کرد لە جوێنی خۆی بەڕێکی داینا ڕۆژی ئەو کابرایە هەمووی سەرکەوتنە بچ علاقەی پێدا بەتانی و سەرچەف لە چێ و سەرکەوتنی دەرێن نەخێر دەرێ لێرەوە دەست پێ دەکا یەکەم هەنگاو کە بەیانی لە خەو هەڵدەستی ئەگا مڕەتەب بووی ئەگا ڕێکخراو بووی بەتانی و سەرچەفەکەی خۆت قەت کرد جوان لە شوێنی خۆت عەزیەتی خەڵکی دیکەت نەدا ناخواردنەوە کەشت مڕەتەب دەبی چوونە دەرەوە کەشت باش دەبی وایە چوونە دەری هەندێکمان ێستا بەیانیان چەند کەس لەنگۆ داچی بابی بەیانیان ئەو حال بە خەبەری لەو مەکتەبێ هەمانە حتمەن هەمانە وایە ئەم بەخۆم دەزانم کە لە مەکتەبێ دەژیم منداڵی وا هەیە بی بچی لە ژووری بدەی ئەوجد بەتانێکە ڕاشێشی لەسەری وایە ئەوجا گڵاسە ئاوەشی پێداکەی ئەوە کوور سەرکەوتوو دەبی ئەو دەڵێ ئەگەر هەستایی و بەتانیەکەی خۆشت قەت کرد ئەمن بەداخەوە گلی لەنگۆ دەکەم چکە کوڕم هەیە کچیشم هەیە تەماشای ژووری کوڕەکەم دەکەم تەما ژووری کچەکەشم دەکەم زەنی وەکو چوایە وەکو لەنگەی وایە ئەوانە عارەبانەکان هەیە شتی لەسەرە لەگەر مۆڵەشی زۆر جوان ئەو هاڕێک بە ڤیدیۆ هەم بەسێرە لەکنم لێگەنە نیشانم دەدان لۆ وابینیان یانی کوڕین دەبی وا مخەربەت بین کوڕین دەبی وا بێسەر و بەربین دوای بەیانی ئەوجا ئەگەر ئەمن نەمتوانی لە تەمەنی ئێستای خۆمەوە ستۆ کە گەڕایەوە ماڵ دێ دەورەی مانگەشی لای مامەسای دەبی دوو مانگ دەبی ئەگەر فێری دانشتن و سەلامکردن و گفتوگۆ و ئاخاوتن و خواعافیسی و ئەدەب و قسەکردن و ئەوانە و چمان زیاد کردی چمان نەکرد کەواتە بەڵام بەدەستە خۆمانە ئەگەر کەس نییە حەز نەکا بەڵام دوو جۆر حەز هەیە حەزەک هەیە لەسەر زمانە حەزەش لە ناخی ئینسانەکانە ئێستا بڵێم چەند کەس حەزی لێیە سەرکەوتوبی هەموو دەستی بەرز دەکا بەڵام چەند کەس قەناعەتی کولی هەیە هیچ گومانی لەوەی کە سەرکەوتووە یەک دوو سێ لۆ لەبەر ئەوەی ڕۆژانە دەیکا ئەوە دەیکە ئەنجامی دەدا قەناعەتی ببینێکەوە لە داهاتوو بیکاتە ئەو کەسێکە ئەو دەوێ پێی بکە لەبەرەوە ئەمە ملزەمین بەوەی کە خوا دروستی کردینە وەزیفەی زۆر گەورەی پێ بەخشیوین هەر یەکەو لە بوارێکی دوایە لێ پێچینەوەمان لێ دەکرێت لەسەر ئەو تەمەنەی کە هەمانە لە چ سەرفمان کردو چۆن سەرفمان کردو چمان کردو بەرهەممان چ بوو هەر کەم تەرخەمێک بکەی لە ئێستا ئەمن کە قسە لە بۆنگۆ دەکەم ئەمەڵێ و گچکەنە ئەسڵەن لێرەوە ئێستا هەندێک دەوڵەتی عەرەبی هەیە کە قیادەی دروست دەکات لە عمری 14 ساڵی وەردەگرێت دەرێت 14 ساڵ دیکەمە قائید لە ئێستاوە هەندێک مەفهوم و چەمچی پێ دەبەخشم هەندێک شتی فێر دەکەم بەیانی ئەوە دەبیتە بەشێک لە کەسایەتی وی
ڕازگۆیی دڵسۆزیە ئەمانە تا کۆتایی کە دروست بوو تازە تەواو ئەتوو مامۆستابی پزیشک بی و سەرۆکی حکوومەتیش بی بۆ بەشێک لە کەسایەتی تو خۆتان پێکەم نەبی خۆتان پێگسکە نەبی واتە دەرو بەربینت تکایە مشکلیم ئەوڕۆ ئەوەیە کە داکو بابت دەڵێ ئەتوو بەتەمای بچی توبی کوردە دانیشە دەرێت چ بکە هەنگاوی گەورەمایە وایە یانە کوردەواریتان جێلەوە دەر ئاگرە سوورە لە خۆم دوورە دەست بە کڵاوی خۆت بگرە بانەی باو بەقەدەر بەڕێی خۆت پێت ڕاکێشە و بەردی گەورە نیشانی فڕێنەدانە واز لەو پەندە کوردیانە بینن خۆت قەناعەتت بەچی هەیە بەڵام دەبی هەموو ڕۆژێ ئەتوو ئیشی لە بۆ بکەی و کاتی لە بۆ تەرخان بکەی و خۆت خۆش بوێ و قەناعەت بە خۆت بکەی دڵنیابن ئەمن نازانم تا ئەنگۆ دەبیمەوە لە تەمەنەکی دیکە عمری من چەند دەبی ئەنگۆ بەڵام ڕۆژگارێک دێ دوو لەو قسانیمتان بەبیر دێتەوە هەریەکە لەنگۆ توانن گۆڕانکاری زۆر گەورەش بکەن چندێک لە خۆتان لە دەوروبەری خۆشتان ئەگەر وامان نەکرد دەزانیت چمانێ دەبینە عادی ئەو چیرۆکە گوتم تازە لۆتان کۆتایی بەوە دینم کابراەک منداڵێکی دەبی ناوی لێ دەنێ عادی عادی عین و ئەلف و دال و عالیان چی عادی نۆرماڵ ئاسایی باش لەدایک بوونێکی عادی و ناوەکی عادی لێ دەنێ دوایی 6 ساڵی تەمەنی یەکەمی عادی دەڕوە دەیباتە ڕەوزەشی عادی دوایی مەکتەبێکی ابتدایی عادی نۆرماڵ دەیباتە متەوەسەتەشی عادیش ئەو دوایی دەباتە عدادێکی عادی لە عدادەکەی دەرێدەشی عادی بەدەستدنی دەستە کولیەکی عادی تەخەڕوزەشی عادی دەکا تەعینەشی عادی دەبی لە دایرەشی ژنەشی عادی دینی تڕمبێلەشی عادی دەکڕی خانێکی عادیش دەکڕی باشە چەند ساڵ وەزیفەشی عادی دەبا دوایی بە عادی دەمری تەلقینەشی عادی قەبرستانێکی عادی سێ ڕۆژی تازی عادی و تەواو لەسەر قەبرەکەی دەنووسن ولد سید عادی طبعا عادی خۆی ئەسڵ کە لەدایک بووە لە ساڵی 1960 لەدایک بووە لە 2010 مردیە دەکات چەند ساڵ 60 لە بۆ 60 لە بۆ 50 ساڵ عادی لە خۆی لە 1940 لەدایک بووە لە 2010 مردیە لەسەر قەبرەکەی نووسرایە ولد سيد عادي لصال في 1990 وتوفي في 2010 ل 1909 لدایک بووە لە 2010 مردیە ئەم پسر نگۆ دەکەم لۆ لەسەر قەبرەکەی ها نووسرایە یعنی بەواتایەکی دی خزمەتی نەبوو هەوڵی دەدا جوانە بەڵام نزیکتر لەوە يعني عادي لو صالوا عادي مردي حساب بو يعني بون مناقر بابرين لصالي 2000 كنت هذا اللي كم زار باسم خلك كان نفذ دجي بلان في عداد الموت حسابه كابرت سل صالة دجي بلان مردية بيتان سير نبي بروابكن استا لمجتمع ما سطانه تبينزي خلشي او هايا اقروانيا وربزانة سن خلقو كويك ديا مردني جياني ترمبيلي ساري خاني شهادي همو شي يقديا لو وڵاتانی دیکە کابراەک دێ گۆڕانکاری زۆر گەورە دەکات لەبەر ئەو ناوی عادی بژی عادی ژیان و گەورەی ژیان یان نایە بژیان هەر ناوەکی لێدنەی بەدەست خودی ئینسانەکەیە ئەگەر ئەمن بڕیارمدا و قەنەعەتم بە خۆم هینا مستحقی ژیانێکی زۆر نایابم زۆر امتیازم و ئەو خوا ئەو ژیانە بە من دەدا ئاگادار بن کەس نەڵە نیوچاوانی من نووسرای و سێزدەی و خوا نازانم قەزا و قەدەرە ئەو بابەت عیلاقی بۆ دانی ئاگادار بن بە غەڵەتی ئەمە لە قەزا و قەدەری تێگەیشتینەوە فێر کراینە خوا نایەوێت لە بۆ هیچ کەسێکی خراپەی بینی و ئینسانەکەی گچکە کاتەوە بەڵام ئینسانەکە خۆی گچکە دەکاتەوە کەواتە دەبی لە ئێستاوە هەر یەکە لەنگۆ لەو تەمەنە 12 ساڵی ئیش لەسەر خۆت بکەی لە داهاتوو ئەو بە کەم ڕازی نەبی و بە مستەر عادی ڕازی نەبی ئینسانێکی زەبەلاح و گەورەت لێ دەربسی زەبەلاح وەکو هەیکەلنا بەڵام کە ناوت هات خەڵک لە ئاس ناوت بوەستن مچورک بە بەری پێت هەتاوقی سەریانەوە بێ شەر لە ناوت بکە باڵەخانەکەت بەناو بکرێ مەکتەبەکەت بەناو بکرێ نەخۆشخانەکەت بەناو بکرێ نەوەک ئەو ڕۆژەی کە دنیات بەجێهێشت تەواو کەس ناشناسی دوو ڕۆژە و ناوت ڕەش دەبیتەوە و منداڵەکانیشت ناوت لە پشت ناوی خۆی هەردانێن ئەسڵەن چێ لەوە بەرپرسیارە بەس بە خۆت ئاخر قسەم لە سین ڕاپرسیە کرا کەەوەی مشکلی خەڵکی زۆرە بەداخەوە لیستەشیاندا خەڵکی کۆمەڵک پرسیاری تێدا بگوتیان لەو لیستە هەر یەکە لەنگۆ کۆمەڵک بەها زەن بەها چیە بە کوردی بەها بە کوردیە بە عەرەبی چیە قیام
یعنی چی بۆ نمونە ڕازگۆیی دڵسۆزی ئەمانەت پارێزی یارمەتیدار میهرە ئەوانە بەهانە قیەمن باش گوتان هەر یەک لەنگۆ 5 بەها کە لە ژیانی ڕۆژانەی خۆیدا بەکاریان دینی و ئیشان پێ دەکا بینوسم پاش ئەوەی وەریان گرتەوە دوای دیس هەندایانەوە گوتن ئەو جارێ لەو 5 بەهایە کامە لە هەمویان بە قووەترە لای تو زۆر قەنەعەتت پێی هەیە و زۆر ئیشی لەسەر دەکەی و گۆڕانکاری گەورە لە ژیانت ڕوودەدا و کاریگەری هەیە یەک بەها ماوە بەڕێ ئینگۆ دەبی چبی یەک قیەم کە سینیەکان قەنەعەتیان پێ هەیە بە قووەترین قیەم لە لای وان بریتێ لەو قیەمە لەو بەهایە ڕێز یەکتر گرتن نەخێر نەخێر بڵێن حەزم لێ بەهای بزەم ڕازگۆیی پێکەوە کارکردن تیمۆرک بەڵام ئەوش نەبوو هۆشیاریش نا بیرکردنەوەش نا پێشکەوتن قیەم نییە بەڵام ئەوش نەبوو نەخێر کۆڵنەدان بەهایە بەڵام ئەوە نەبوو ڕازگۆیە بەڵام ئەوە نەبوو ینی ئەو نەبوو بەڵام ئەوش قیەمە لە خۆی دەی هەوڵدان مشکلێن گۆچیە بەڕێنگ یەک لەو گرفتانەیە کە ئێستا ئەنگۆ هەتانە بریتی لەو قیەمێکە سینیەکان بریتێ لە هەڵگرتنی بەرپرسیاری تعریفی دەڵێن تەحملی مەسئولیەت ئێستا بۆ نمونە دەچێت دەرێ ئەلەوێ دەبەچی ئاوی کەتیە دەڵۆجە خۆی من نییە بەنگلادیشەکێ لە پشتە مندی هەڵی دەگریتەوە یعنی چ ئەم خیانەتم لەوەی کرد کە تەحملی هەڵگرتنی ئەوم نەکرد سینیەکان بووە بە بەشێک لە ژیانی وان کە دەبووە ئەمە هەمان بیچکۆ قیمەکە هیمێ لە ئەسڵی خۆیدا تەحملکردنی مەسئولیەت هەڵگرتنی بەرپرسیاری کە دەچیەوە ماڵ ئێستا جلوبەرگرت و قۆندرەت و پێڵاوت و گۆریت لە شوێنی خۆی دادنەی بەیانی واجبت دەردینی واجبەکانی ڕۆژانی خۆت دەخینی لە مەکتەبێکە هاتە ئەو بەرپرسیارەتی تووە دەچێ دەرێ و دەیەژۆری ئەو هەمووی بەرپرسی ئەگەر هەر یەکەمان ئەو بەرپرسیار و مەسئولیەتەیە کە لەسەر شانی هەر یەکەمان بوو هەڵمان گرت بە تەسەوڕین گۆ دنیا چی لێ دێ وەکو ئەسینی ئێستا لێ دێ چەند ملیار کەسە قەت ڕۆژێک سین تووشی مشکلێک بووە زانین تەن حەسەر اقتصادی بووبی زانین تا خەڵک لەوێ بێزار بووبی منافەسی هەموو دنیاش دەکات لەگەر عەدەدیشی زۆرە ڕۆژانەش ئیبداع دەکات لەبەرەوەی هیچ تاکێک لەو کۆمەڵگەینیەکە مەسئولیەتی خۆی نەزانی و هەڵیشی نەگری بەڵام بەداخەوە ئەمە گەورەش دەبین پێشمان دەڵێ بەڵام حەزمانی و هەڵیشی ناگرین ئەو هیداکم ئەوی بابم ئەوی مامۆسای ئەوی فلانە بەس خۆمی لێ بەبەمە دەرێ هەتا وەکو ئەو ڕۆژەی هەڵگرتنی بەرپرسیاری نەبیتە بەشێک لە کەسایەتی هەر یەکەمان نەبیتە قیەمەک ناتوانین سەرکەوتوو بین ئەگەر پرسیارتان هەیە من سپاسی جێگرتنتان دەکەم لەوانەی ماندیم کردبن دەستان خۆشبی ئەم تەواو بووم ئەگەر پرسیارێکتان هەیە تێبینێکتان هەیە گلەیەکتان هەیە گەرنە ماڵتان ئاوا بی